هەڵبژاردننی ئەمریکا یەکێکە لە گرنگترین ڕووداوەکانی ساڵی 2016 کە تێیدا گەلی ئەمریکا سەرۆکێکی نوێ هەڵدەبژێرن بۆ ڕابەرایەتیکردنی نەتەوەکەیان بۆ ماوەی 4 ساڵی داهاتوو. کاتێک ئەمریکا سەرۆک هەڵدەبژێرێت تەنها سەرۆکی وڵات هەڵنابژێرێت، بەڵکو سەرۆکی حکوومەت و فەرماندەی گشتی گەورەترین سوپای سەرزەوی هەڵدەبژێرێت. با شێوەیەکی تەکنیکی بۆ خۆکاندیدکردن پاڵێوراو دەبێت لە دایکبووی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بێت و تەمەنی 35 ساڵ کەمتر نەبێت، یاخود بۆ ماوەی 14 ساڵ مافی هاوڵاتیبوونی ئەمریکای بەدەستێنابێ. با نزیکەی لە ساڵی 1933ەوە هەموو سەرۆکە هەڵبژێراوەکان یان پارێزگار بوون یان سیناتۆر یان جەنەڕاڵی سەربازی 5 ئەستێرە. لە هەڵبژاردننی ئەم ساڵدا لە هەنگاوی یەکەمدا دا پارێزگار یان پارێزگاری پێشوو دا سیناتۆر و سیناتۆری پێشوو بەشدارن کە سەرنجام یەکێک لە پارتی کۆماریەکان و یەکێک لە پارتی دیموکراتەکان بوو با پاڵێورابی فەرمی پارتەکەی بۆ سەرۆکایەتی ئەمریکا کە ئەوانیش هیلاری کلینتۆن بۆ پارتی دیموکراتەکان و دۆناڵد ترامپ بۆ پارتی کۆماریەکان. زنجیرەیەک هەڵبژاردن لە هەرێک لە ویلایەتەکانی ئەمریکا ئەنجام دران کە لە مانگی شوبات دەستی پێکرد کە ئەوەش بە مەبەستی ئەوە بوو کەکێ ببێتە پاڵێوراوی فەرمی پارتەکان. براوەی هەر پارتێک دەنگی ژمارەیەک نوێنەرانی پارتەکەی ئەندامانی پارتی بەدەستێنا تا لە مانگی تەمووزدا پاڵێوراوی فەرمی دیاری کرا کە بۆ پارتی دیموکراتەکان هیلاری کلینتۆن و بۆ پارتی کۆماریەکان دۆناڵد جەی ترامپ بوون. با پێی تۆژینەوەکان ئەو دوو پاڵێوراوە لە مێژووی مۆدێرنی ئەمریکادا دوو پاڵێوراو بوون کە خۆشەویست نەبوون لای گەلی ئەمریکا. بە گوێرەی ڕێکەوتن پارتەکان بە فەرمی جێگرانی سەرۆکیش بۆ سەرۆکی داهاتووی ئەمریکا هەڵدەبژێرن کە سیناتۆری ڤێرجینە تیم کاینی بۆ جێگیری کلینتۆن و مایک پێنس پارێزگاری ئیندیانا بۆ ترامپ دیاری کراون. دوای ئەنجامدانی هەڵبژاردن و دەرکەوتنی براوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بە گوێرەی دەستوری ئەمریکا سەرۆکی نوێ لە 20 کانونی دووەمی 2017 دەناسرێنێت و دەست بەکار دەبێ. وەک ڕاگەیاندنە ناوخۆیەکانی ئەمریکا باسی دەکەن هەڵبژاردننی ئەم ساڵ لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو گەرم و گوڕێکی زۆری پێوە دیار بوو، کاندیدەکان لە ڕکابەرایەکی بەهێزدا بوون. بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکانی دۆناڵد ترامپ و دۆسیەی ئاشکرابوونی ئیمێڵەکانی هیلاری کلینتن لە بابەتە گەرمەکانی وادەی بانگەشەی هەڵبژاردنەکان بوون.